منداڵەکان چۆنن؟ باشین! بیری منتان نەکردبوو؟ بەڵێ! منیش بیری ئێوەم کردبوو کەواتە ئەمڕۆ کۆمەڵی یاری خۆشەکەین پێکەوە باشە؟ باشنیا ناتانی گەمەی بکەین دیدۆ بزر بووە. دیدۆ بزر بووە؟ تۆش دیدۆت نەدیوە؟ نەخێر لەبانوو دڵۆ نییە. نەخێر کەواتە با بڕۆین بە دوای دیدۆ بگەڕێین. دەی دیدۆ دیش دیش دیدۆ لەناو ئێرە؟ خۆڕێی فێڵباز نی لێرە خۆی بشارێتەوە. ئەوە زۆر فێڵبازە توانێت بڕاتە هەموو شوێنێک. لەوانەشە کەواتە با بگەڕێین. دیدۆ کەواتە ئەبین بە سێ بەشەوە بەدای دیدۆیە ئەگەڕێین. ئەو سیانەتان بۆ ئەوێ دەی وەرە تۆش ئەمان بڕۆم بۆ ئەم سەر ئێوەش لەگەڵ منابن دەی با بەدای دیدۆیە بگەڕێین. باشە تۆ بڵێ دیدۆیان نەدۆزی بێتەوە؟ نەخێر ئەی چی بکەین؟ باشە بێ ئێستا لەکوێ بێت؟ دادەشنیار دادەشنیار چی بووە؟ ئێمە نەماندۆزیوە ئەی ئێوە ئێمەش نەماندۆزیەوە ئێستا بێ لەکوێ بێت دیدۆ؟ نازانم بزر کردووە. باشە ئێوانەی کە چیان کرد؟ کەسی دۆزیەوە؟ نەخێر ئەی چی بکەین؟ ئەبێ لەکوێ بێت دیدۆ؟ نازانم بان هێوانی تر بکە بزیانی نییە. بزانین ئەوان دادەشنیار ئێمەش دیدۆمان نەدۆزیوە. ئێوەش نەتان دۆزیەوە؟ نەخێر ئەی ئێستا ئێمە چی بکەین؟ بەبێ ئەو چۆن یاریەکە بکەین؟ نازانم دادەشنیار بەڵێ دۆزیمەوە. دۆزیتەوە؟ دیدۆی دۆزیەوە هاوڕێیان لەگەڵ ترێدە؟ یەس بڕۆین بڵێین ئی بڕۆن دوبە 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 دیدۆ ئەوە چیەکەی؟ ناین دەخۆم. نان؟ کۆنن؟ خواردم خلاص خلاص. ئەی ئەوە چیە بەدەستەوە؟ بۆسە؟ دیدۆ ئەوە چپسە خۆی؟ جوستی دەخۆم. ئاگاداری جگەت چەند خراپە؟ مناڵێنە دیدۆ چپسە خوارد. چۆن دەبێت؟ ئاگاد هەیە؟ حەقەتیان جوستی دەخۆم. چۆن حەقم نییە خراپە بە قوربان. ئەم هەر دەخۆم. آخر نابێ لای مناڵەکانیش فێرە بن چۆن واکەی؟ ئەم لە خۆم جوستی دەخۆم هەر دەخۆم. ئاگاد لێیە هەمویان لە تۆ ئاقلکن بۆ خوای لێ تووڕابن دیدۆ ئەو مناڵانە با فێر نەبن. ماڵێم تووڕابێ بۆ کاکە گیان نابێ بیخۆی خراپە دوایی مناڵەکانیش چاو لە تۆکەن وەنی مناڵینە؟ وەڵای ئەم بە قورعان هەر دەیخۆم. پێم نەوتی دیدۆ نەترشی نەتیژی نە ئیندۆمی ئەمانە هەمووی زیان بەخشن ئێمە چی شیرە خۆین نەی تۆش لەگەڵمانەوەرە. من نایخۆم من لیمۆنجیە خۆم. کەواتە ئێمە ئەوەی شیرە خۆین و تۆ بە خۆت لێرەت بە پێ مناڵینە با بڕۆین.
بۆیە تۆ نابێت آخر من زاری وای هەڵاکەم من فەقیر حاڵم هیدەی وەفێرم کەن مناڵی نەبێ بێن لەگەڵ خۆمانە باشی بخۆین شیر شیر شیرم لێ بکڕن نانە قەیسی نانە قەیسی نانە قەیسیم لێ بکڕن باشە دیسانەوە باسی ئەو شتە خراپانە کرد نەبوو باسی مەکە دیدۆ ئێدە باشە دادەشنیان تووڕەمە بە ئێتونە نانە قەیسیم زۆر خۆرتانە لە دەمەمایە ئەها ئۆی بۆچی بە خۆ دێسڵی ئەبێ بە کلێنسی بسڵی وانێ مناڵینە دەی خێرا دەمت بسڵە و شیرەکەت خۆ دەی مناڵینە شیرەکەتان بخۆن بۆچی وای خۆیتەوە ئەبێ بە هێواشی بیخۆی وەکو مناڵەکان دەی ئاستەی ئەوە چییە؟ بۆ؟ حەزم لێ کەواتەی ناڕێک بۆ یاریکردن تۆ بەجێڵی نەگە شیرەکە نەخۆی نانە بەجێم مێڵم بەڵام مەعیدەم نای بەڵام نایخۆم تاڵ پێم باشە لەبەر چی؟ پێم ناخۆم لەبەرەوەی سوودبەخشە بۆیە واکەیت وانە؟ دەتوانست دەوە بێنە دادەشنیار دەی با بڕێم بۆ یاری 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 دەی با بڕێم باشە ئەوان نایان لەگەڵ توایە لەبەرەوە شیرەکەت نەخوات ئێمە ئاڕۆین و تۆش بۆ خۆ لێرە ئۆی دەمت بسڕەدەم بزانە ئەوان خواردیانەوە هیچ خۆشیان پیس نەکرد دەبا بڕۆین دەی بڕۆین کەواتە با بڕێم بۆ یاریکردن نا خوارد لێ دنیا مناڵینە وەرن 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 دیتۆ لەبەرەوەی کە جبسی خواردووە ئەرێ دە باشە دێ ئەوە چابوومەوە لەبەرەوەی کە جبست خوارد لێ عیبم نەما دێ یاری بکەن دێ باشە دێ مناڵینە یاری بکەن دڵنیام لەبەرەوەی کە شیرەکە نەخوارد بۆیە وا لێ ئەرێ شیر چی لاقی بە قاچمە چۆن ئیلاقی پیانە ئەزانی شیر چەند بەسوودە بۆ مرۆڤ ئەم ناڵخە بانکەوە چێکە مناڵینە وەرن چی بووە؟ دیدۆ
لەو قاچیەشت بێگومان لەبەرەوەی کە شیرەکەی نەخوارد. ئێوە ئەزانن چ سوودێکی هەیە شیر؟ چونکە کالیسیۆمی تایە، ئافرین ڤیتامینشی تایە. دیدۆ چیکەی تایە؟ وەڵا کالۆری. کالۆری تەنیا لە تۆیان هەیە. چ بکەم؟ شیر زۆر بەسوودە بۆ ئێمە، خاستەم بۆ مناڵەکان. واد لە یەکات دەم و چاوە دڕوون بێتەوە، جوان ببی و هەروەها تۆش بۆ خۆت هەر شتی خراپە خۆی بۆیە واد لێ هاتووە. چی خراپم خواردووە، پاچەم خواردووە، دلێمی عەرەبانم خواردیە، بریانیم خواردیە، کفتەم خواردیە، هەروانم خواردیە. ئەوەندە ئەی چەند بخۆم؟ بزانە لە تۆ عاقڵترە؟ ئەوانەش هەمووی خواردنی خۆش و باشن، بەڵام ئەبێت لە کاتی خۆیان بخوردرێت. ئاخر دادەشن یار، من زگم داوایەکە. جا تۆ چۆنە بێ بە قسەی وەرگت بکەیت؟ دەخەزەکەم چی بکەم؟ چی بکەم تۆ بۆ تەمەنەوە بزانە چەند قەڵەو دەرەکەوی؟ کوڕاقە تەمەنم خۆم بچووک نییە، هەرچیان بیناڵێ دەڵێن پیاوێکی گەورەی. ئەیجا خۆ ڕاستەکەن ئەیوانیە مناڵی نا؟ باشە دەی بەڵێنم پێی ئیتر شتی باش بخۆی؟ بەڵێن بێ. ئێوەش ئاگادار بوون چیوت؟ ئەگەر جۆی خواردی ئەگەر دوایی خواردن زۆر بە خراپی لە تووڕابم هات. یاریشی لەگەڵ ناکەین. یاریشی لەگەڵ ناکەین کەواتە لە هەفتەی داهاتوو چاوەڕانی مزای ئەو خواردنانە تەرکەکە دیاننا. باشە. یاری تەمام بکەین. ئێستا کێ بردیەوە ئێمەیان ئێوە؟ یەکسان بووین؟ ئەی بە سەعاتێکە بۆچی ڕاکەم؟ لێ یاریە برا و دۆڕاو نییە گرنگەوەی هەوڵی بۆ بدەیت تێگەیشتی؟ ها وعدەکەی خۆتت لەبیر نەچێت پێم وتیت باشە؟ کام وعدە؟ تێگەیشتی دیدۆی گیان؟ بەڵێ کەواتە لە هەفتەی داهاتوو دەتان بینمەوە. بای بای.